بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء والمرسلين نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين. مسلمانانی خۆشەویستم، هەوڵ دەدەین لە چەند زنجیرەوانەیەکدا بە ملخصی و مختصری تیشک بخەینە سەر جەماعەتێکی هەستیار و جەماعەتێکی شاراوە و داخراو کە ئەویش جەماعەتی یەزیدیەکانە، کە هەرچەندە لە ڕاستیدا قسەکردن لەسەر جەماعەتێکی ئاوا زۆر هەستیارە و هەروەها زۆر قورسە، بەتایبەت قسەکردن لەسەر ئەسڵیان و چۆنێتی دروستبوونیان و سەرەتای ئاشکرابوون و هەروەها سەرهەڵدانی دیانەتیان. بەو پێی کە ئەم جەماعەتە و ئەم دیانەتە مەسادیری داخلیان زۆر کەم، یعنی ئەو مەسادیرانی کە لەناو یەزیدیەکانایە چەند مەسادیرێکی کەمە و هەروەها هەمووشی تازێ و مەسادیرێکی کۆنیان نییە کە لە چەند سەدەیەک تێپەڕێ. پاشان بەهۆی داخراوی مجتەمەعی یەزیدی و هەروەها بەهۆی نەکراوەیان کە کەم ڕێگە دەدەن خەڵکی خۆیان بچێتە دەرەوە و خەڵکی خارجیش بێتە ناوەوە، و دیسانێکی کە لە هۆکارەکانی کە ئەوەیە ئەم دیانەتە زۆر کۆن نییە. ئەگەر زۆر کۆن بووایە ئەوە قسەی زۆری لەسەر بوو، مەسادیری زۆری لەسەر بوو، بەڵام وەک دەبینن کە نییە. پاشان جیاوازی و ناکۆکیکی زۆر هەیە لە نێوان ئەم دیانەتە، چ لە کوردستان چ لە باقی وڵاتەکانی تر کە بە تەفاسیلی دێنە سەری و باسی لێوە دەکەین. سەرەتاوی کە گرنگ بێ باسی لێوە بکەین ئەوەیە کە پێویستە ئێمە بزانین بیدایەتی دروستبوونی و چۆنیەتی دروستبوونی یەزیدیەکان و سەرەتای سەرهەڵدانی یەزیدیەکان لەکوێوە بوو و کەی بووە و بۆچیش پێیان دەوترێ یەزیدی. لێرەوە ئێمە تەواوی ئەو قسانە دێنین کە لەسەر یەزیدیەکان کراوە، چ ئەو کەسانی یەزیدین چ ئەو کەسانی کە غێرە یەزیدین و هەروەها ئەدیانەکانی تریش کە قسەیان لەسەر یەزیدی کردووە. بە مولەخەسی چۆنیەتی دروستبوونیان و هەروەها بۆ پێیان وتراوە یەزیدی لە چەند قەولێک تێناپەڕێ. ئەقوال زۆر زۆرە، بەڵام ئەو قسانی کە هەیە لە چەند قسەیەکی کەم و پوختە ئێمە کۆی دەکەینەوە. بەڵام پێشەوەی قسەکان باز بکەین پێویستە ئەوە بزانرێت کە ئەسڵی دیانەتی یەزیدی فیرقەیەکی ئیسلامی بووە. بەڵێ ئەسڵی دیانەتی یەزیدی فیرقەیەکی ئیسلامی بووە. ئێستا ئێمە بابچینە سەر ئەو قسانی کە وتراوە لەسەر یەزیدیەکان و بۆ پێیان وتراوە یەزیدی، یان کەی پێیا بوون و چۆن پێیا بوون. قسەی یەکەم ئەوەیە کە یەزیدیەکان ڕەچەڵک و ئەسڵیان دەگەڕێتەوە بۆ دیانەتی بابلیەکان، کە بابلیەکان ئەوان پێیان وایە بابلیەکانی عێراق پێش 1000 ساڵ لە پێش میلاد وجودیان هەبووە و ئەم دیانەتی یەزیدیە پێش یەهودیەت و مەسیحیەت وجودی هەبووە. وەکو لە کتابی القومیە اليەزیدیە هی ئەمینجیجۆ کە کەسێکی یەزیدیە و زۆرێک لە یەزیدیەکان ئەم ڕەئیە بەرپا دەکەن و هەمووها گەورەی دەکەن لە چەرخی ئێستادا. ئێستا ئەگەر بەناو یەزیدیەکاندا بگەڕێ زۆر بەیان ئەوە دەڵێن کە دینی یەزیدی دینێکی زۆر کۆنە لە پێش ئیسلامەوە وجودی هەبووە، لە پێش یەهودیەتەوە وجودی هەبوو، کە ئەوە شتێکی غەریب نییە. هیچ دینێک نابینی لەسەر زەویدا ئیلا پێی وایە ئەو دینەی کە زۆر کۆنە و بۆ چەندین هەزار ساڵ دەگەڕێتەوە و لە کۆنەوە هەبوو، حتا زۆربەی زۆری ژیان دەیگەڕێنەوە سەر ئەسڵی منشەی دروستبوونی ئینسان و بە ئیلحاد و بە تەواوی ئەفکارەکانی تر، چی یەساری بێت چی یەمینی بێت چی ئەدیان بێ، هەمویان پێیان وایە کە دینەکەیان زۆر کۆنە. دیارە یەزیدیش یەکێکن لەو دینانەی کە دینی خۆیان بە دینێکی تازە نازانن، بێگومان ئەمە شتێکی طبیعیە. لاکین ئەم قسەیە لە ڕاستیە حقیقەتی نییە و قسەیەکی زۆر زۆر ناڕاست و نادروستە. بەو پێی ئەگەر یەزیدیەکان فیرقەیەکی کۆن بوونایە، ئەوە بێگومان مسلمانان و مؤرخی مسلمانان و ئەو کەسانی کە قسەیان لەسەر فیرقی ئیسلامی و غێر ئیسلامی کردووە و قسەیان لەسەر مەذاهبی فکری کردووە، ئەوە بێگومان قسەیان لەسەر یەزیدیەکان دەکرد. بەڵام وەک دەبینی قسە لەسەر یەزیدیەکان نەکراوە لە مەسادیری کۆنی ئیسلامیە، بەو پێی کە وجودیان نەبوو بوونا. ڕەنگە بتوانرێت تەحدیدی قسەکردن لە سەر فیرقەی یەزیدی بە بابەتێکی مستەقیل و بە بابەتێکی سەربەخۆ بگەڕێنەوە بۆ عەبدوڵای کوڕی شیبل التغلبی ڕضا و ڕەحمەتی خوای لێ بێ، کە کتێبێکی نووسیوە بە ناوی الرد على الرافضة واليزيدية، کە لەو کتێبەدا زۆر بەزەقی ناوی یەزیدی هێنا. و ئیلا لەوە پێش وەت ئەم پیاوە کە ساڵی 658 هیجری وەفاتی کردووە، لەوە پێش قسەکردن لەسەر یەزیدی بەو ناوە نەبووە. ئەگەر بوو بێ باسی عەدەویەکان کرا، وەکو شێخ الإسلام ابن تەیمیە و ابن خلیکان و هەروەها ابن کەثیر ئاماژەی پێ دەکرد. کەواتە لە مەسادیری کۆنی ئومەی ئیسلامی ئومەتەکانی تر قسەکردن بە زەقی لەسەر فیرقەیەک نەکراوە بە ناوی یەزیدی. و تازەترین کەسانێک کە قسەیان لەسەر کردووە مسلمانان کە ئەوانیش وەک عەرزم کرد
لەو کاتا قسەیان لەسەر کردووە کە ئەمە یەکێکە لەو بەڵگانی کە دەبێت ئەوەی کە یەزیدیت فرقەیەک نییە لە پێش ئیسلام و هاتووێ بەڵکو لە دوای ئیسلام و هاتووە. بەڵگەی تر زۆرن کە ئێستا هەمووی دەخینە ڕوو، بەڵام باجارێک قسەکانی تر باسکەین لەسەرەوەی کە بۆچی پێیان وتراوە یەزیدی و لەکوێوە هاتوو. ئەوە قسەی یەکەم. قسەی دووهەم ئەوەیە کە دەڵێن یەزیدی نسبەتە بۆ لای یەزیدی کوڕی ئونەیسەی خارجی کە ئەم قسەیە لە کتابی الملل والنحل شەهرستانیدا هاتووە کە لە ڕاستیدا ئەم قسەیەش قسەیەکی ڕاز نییە و هەروەها قسەیەکی هەڵەیە بەو پێی کە هەر ئەسڵەن خاوەنی ئەم کتێبە مەبەستی پێی یەزیدیەکانی ئێستا نەبوو و ئەو کەسەش یەزیدی کوڕی ئونەیسەی خارجی کەسێکی ئیباڵی بووە لە ڕاستیدا و کەسێک بووە کە فیرقەکەی هەر هەمووی جەماعەتەکەی خۆی نەماوەکو عولەمایان باسی کردو و دیسان ئەم پیاوە لای یەزیدیەکانە مەشهور نییە کە ئەوەش لە ڕاستیدا دەبێ وەکو ئینسافی بەحسی عیلمی هەچ کەسێ بیوێ شتێک نسبەت داتە لای دینێک ئەبێ گوێژ لە خۆیان بگرێ و بزانن خۆیان دەڵێن چی ئەگەر بەناو تەواوی مەسادیری یەزیدیەکان یان بەناوی تەواوی و کەسانی کە ئێستا مفەکرن لە ناو دینی یەزیدیە باسیم کە ئاسایان لا بکەی بە هیچ شێوازێک نەڕەبتی دەکەن بخۆیان و نە دەژی ناس لەبەرەوە ئەم قسەیەش تەواو هەڵێ. قسەیەکی تر هەیە کە ئەویش زۆرێک لە مەسادیرە کوردیەکانی خۆمان و هەروەها مەسادیری یەزیدیش ئیشارەیان پێ کردووە کە ئەوەیە یەزیدیت دەڵێن مشتەقە لە یەزدانەوە تە لە یەزدانەوەتە خالیق لۆ وەرگیراوە یان لە ئێزدانەوە کە ئەوش دیسان بەناوی بەوە دەوتێت کە ئەو کەسانی نسبەتی خۆیان بدەن بۆ لای خواپەرستی و یەکتاپەرستی دەڵێن ئێزدان یان دەڵێن یەزیدی کە ئێزدان دەڵێن وەکو لە کتابی شەرەفنامە هاتوون دەڵێن مەبەستی پێی خوا. دیارە قسەیە بۆیە دەکرێت و زۆر ڕەواجی پێ دەدرێت لە چرخی ئێستادا کە یەزیدی واتە بۆ لای یەزدان و یەزدانیش مەسیان پێی خوایە بۆ دەگەڕێتەوە تا ئەوەی ئەو قسەی کە ئێمە دێنە سەری کە ئەسڵی یەزیدی پەیوەندی بە فیرقەیەکی ئیسلامیەوە هەیە ئەو قسەیە نەهێڵن و لە دوای ئەوە بڵێن یەزیدی نەخێت پەیوەندی بە ئیسلام و نییە بەڵکو دیانەتێکی مستەقیلە وئیلا ئەگەر ڕاست بێت وشەی یەزیدی لە یەزدانە وەرگیراویان نسبەت بێ بۆ لای یەزدان و یەزدان ئەو کاتە دەبوا بوترایە یەزدانیین یا دەبوا بوترایە ئێزدانیین پاشان دیسان وشەی یەزدان لای کورد زۆر بام نەبووە ئەوەی لە ناو مجتەمەعی کوردیە دەژی دەزانێت کە کەلیمەی یەزدان کەلیمەیەکە تەنها مثەقەفەکان بەکاریدێن ئەوانەی کە خوێنەواریان هەیە ئەویش لەبەرەوەی کە ئەم کەلیمەی یەزدانە کەلیمەیەکی فارسی بووە و بەشێک لە کوردی خۆیان معجبی دیانەتی زەرادەشتی بووە یان دەیانەوێت تەڕویج بە دیانەتی غێرە ئیسلام بدەن بۆ ئەوەی کە ئیثباتی کەن کە لە ناو کوردەواری دیانەتێکی زۆر هەیە ئەسڵی دیانەتی کورد با هەر شتێک بێ بەس مهم ئەوەیە کە ئیسلام نەبووە وئیلا حتا یەزیدیەکان خۆشیان بەخوا ناڵێن یەزید و ناژڵێن یەزدان دەڵێن خودا وەک لە مصحەفی خۆیان داهاتووە کە یەزیدی مصحەفی تایبەتی خۆی هەیە تێیدا ناوی گەوری خوای تەعالا بە خودا ناو دەبات. پاشان یەزیدیەکان پێیان وایە کە ئێزید و یەزید کە ئەم دوو کەلیمەی هەندێک دەڵێن ئێزیدیەکان هەندێک دەڵێن یەزیدیەکان هەردووکیان دەڵێن شەخصە یعنی کەلیمەی ئێزید و کەلیمەی یەزید هەردووکیان شەخصە و قەبریژی هەیە یعنی ئێستا لە مەنتیقەی خۆیان لە ئەو مەناتیقانەی کە هەیە لە کوردستانی خۆمان و خارجی کوردستانی خۆمان قەبروانەیە بەناوی یەزید قەبروانەیە بەناوی یەزید کاتێک کە مادەم یەزیدیەکان پێیان وا بە یەزید شەخصە ئێتر چۆن ئەم شەخصە نراوەتە ژێر قەبر نراوەتە ژێر خاک و لە هەمان کاتیژا خوایە کە ئەوە لەگەڵ دیانەتی یەزیدیە یەک ناگرێت گەڕە لە دیانەتی ئێمە بەڵام یەزیدیەکان خۆیان پێیان وایە خوا لەناو قەبرانی خوا نەمردووە کەچی ئەوان شخصێک چەند شخصێکیان ناشتووە بەناوی یەزید و پێیان وایە یەزید و یەزید هەردووکیان یەک شتە کاتۆ چۆن کەسێ دەکەی بە خوای قەومێک کە لە کاتێکە ئەوان ناشتویانەوە پێیا ژیان وایە لە هەمان کاتە خوا نەنێژرا بۆیە دەبێت ئەو فقرێش بە هەروەها ئەو فقرێش بە هەڵە لە قەڵەم ببدرێ و هەروەها ڕەت بکرێتەوە ئەوەی کە قەولی دروستە و قەولی صحیحە و ڕاست و ڕەوانە دوای بەحثێکی چڕوپڕی زۆر ئەوەیە کە یەزیدیەکان بۆیە پێیان وتراوە یەزیدی لەبەرەوەی ئەم دیانەتە نسبەتە بۆ لای یەزیدی کوڕی مەعاوی ئومەوی بەڵێ ئەم دیانەتە نسبەتە بۆ لای یەزیدی کوڕی مەعاوی ئومەوی کە ڕەنگە تۆزێک قورس بێ بەڵام ئێستا و بەڵگانی کە دەیخینە ڕوو هەر هەمووی دەبێتە شتێکی واقع و دەبێتە شتێکی ثابت لەسەر تەواوی یەزیدیەکان کە زۆرێک لە خۆیان ئقراریان بەوە کردووە بەڵام ئێستا حالیەن
ڕەنگە دانی پێدانەنێن بەو پێی کە یەزیدیەکان برایانم یەکێکن لەو جەماعەتی کە مەسلحەتترین کەس بوون لە تاریخا. یعنی حتا لە کوردستانی خۆشمان زمانێکە دەوڵەتی بەعث بوو دەیانوت ئێمە عەرەبین، زمانێکە کورد ها دەیانوت ئێمە کوردین، هەچ کاتە بە پێی واقعی زمانی خۆیان لە ترس و خۆف بوو پێی کە سوڵتەیەکی ئەسکەریان نییە هەمیشە توقییان کردووە و هەروەها خۆیان پاڵداوەتە شوێنێک کە مەسلحەتی بێبێ و هەروەها پشتیان کردوتە شوێنێک کە بزانن زەرەریان. بۆ پێی ئێستا هەمویان پشت دەکەنە ئیسلام، چونکە حەز ناکەن نیسبەت درێن بۆ لای ئیسلامیەکان کە بڵێن فیرقەیەکی ئیسلامی. دیارەکە ئێمە دەڵێن ئەسڵ فیرقەیەکی ئیسلامی مسلمان پێی نییە کە ئێستا فیرقەیەکی ئیسلامی، نا ئێستا فیرقەیەکی ئیسلامی نین، بەڵکو بە هیچ شێوازێک پەیوەندیان و هەروەها ڕەبتیان بە ئیسلامەوە نەماوە و ئێمەش تعزیزی پێ ناکەین، خۆمانی پێ گەورە ناکەین بڵێن یەزیدیەکان لە ئێمە نا، تەنها وەکو بەحثێکی علمی دەبێت بزانرێ یەزیدیەکان ئەسڵەکان فیرقەیەکی ئیسلامی بوون، دوایی بە چەند مەرحەلەیەکی زۆر گۆڕاون تاوی ئەو دیانەتی ئێستا هەیە دروست بووە کە ئێستا بە بەڵگەی زۆر دەخینەوە. وەک گوتمان یەزیدیەکان دەگەڕێتەوە بۆ یەزیدی کوڕی مەعاویەی ئەمەوی بە بەڵگەی ئەوەی کە زۆرێکیان فەخری پێ دەکەن و هەروەها بە تەصریح دەڵێن ئێمە ئەم ئیسمی یەزیدی دەگەڕێتەوە بۆ یەزیدی کوڕی مەعاویە و هەروەها گەورەی دەکەن، یعنی وەکو شێخ الئیسلام ئیبن تەیمیە دەفەرمێ ڕەضا ڕەحمەتی خوای لێ بێ دەفەرمێ کە کەسانێکە بن، حتا شێخ الئیسلام ئیبن تەیمیە ئیشارەی بەم جەماعەتە کرد بەڵام بە جەماعەتی عەدەوی دەفەرمێ کەسانێکتان تێدایە کە لەناو ئەکراد مەبەستێتی کە تایفەی عەدەوین نسبەتە بۆ لای عەدی کوڕی مسافر، ئەم تایفەیە دەڵێ ئەوەندە یەزیدیان بەلاوە گەورە بوو حتى يعتقدون أنه كان إماما عادلا هاديا مهديا، وحتى دفرميه أنه كان من أولياء الله وربما اعتقد بعضهم أنه كان نبيا. دفرميه شيخ الإسلام رحمة الله بلا أو رسالة كبناوي الوصية الكبرى وروى مجموع فتاوى، دفرميه خلقانك كان كنبي بو كإمامك هادي مهدي بو يزيد ديارو شيخ الإسلام ابن تيمية زمان خوي دوا دفرميه إلا لدواي أو هر كانوا أبوك يزيد كل معاوية خوابه يعلم بالله. یەکێکە لە بەڵگەکانەوەیە کە لە موسحەفی ڕەشدا هاتووە کە مەعاویە کە خزمەتکاری پێغەمبەری ئیسماعیلیەکان بوو. دیارە پێغەمبەری ئیسماعیلیەکانەوە مەبەستیان پێی پێغەمبەری خۆمان عەلەیهی سەڵات وەسەلام. دەڵێ ئەمە نەسی چیرۆکەکەیە، دەڵێ مەعاویە خزمەتکاری پێغەمبەری ئیسلام بوو، پێغەمبەری ئیسماعیلیەکان بوو. دەڵێ ئەم پیاوە ڕۆژێکیان سەر بۆ ئەم پێغەمبەرە چاک دەکات. دەڵێ لە کاتی سەرچاکردنیا سەری دەبڕێت، ئەلە دوای ئەوەی کە سەری دەبڕێت خوێن دێتە خوارەوە بە سەریا، ئەمیش دەچێت بە زمانی خوێنەکەی دەمژێت و هەروەها دەیلێسێتەوە بۆ ئەوی نەکەوێتە سەر عەرز. دەڵێ پێغەمبەرەکە لا دەکاتەوە بەلایە و پێی دەڵێ هەڵەت کرد و غەڵەتت کرد و کارێکی نادروستت کرد و تەئکید لە ذورریەتی تۆ چەند کەسانێک پەیدا دەبن کە دەبێتە دوژمنی ئومەتەکەم و دەبێتە نقمەت و هەروەها عەذاب بۆ ئومەتەکەم. بۆیە عەهدی لێ وەردەگرێ، ئەو لە موسحەفی ڕەشی یەزیدیەکاندا هاتووە، عەهدی لێ وەردەگرێ کە نابێ بە هیچ شێوازێک زەواج بکات. بەڵام دەڵێن خوداوەند دوو پشکێکی بۆ دەنێرێ کە ئەیگەزێ، دوای گەزانی دوو پشکە کە دیارە نەخۆش دەکەوێت دکتۆرەکان دێنە سەری و هەروەها هەر هەمویان دەڵێن ئیلا دەبێت تۆ ژن بێنی و دەڵێن ئەگەر ژن نێنی و زەواج نەکەیەوە لە ڕاستیە ئەم دوو پشکە دەبێتە هۆکاری مردنت و هەروەها دەتکوژێ. بۆیە دەڵێن ژن دەهێنێ بەڵام ئافرەتێکی 80 ساڵە دەهێنێ، دەڵێن ئافرەتێکی 80 ساڵە دێنێ بۆ ئەوەی کە منداڵی نەبێ، بەڵام ئەم ئافرەتە 80 ساڵە دوای ئەو شەوی کە مارەی دەکات سەر دەکات بەیانی بۆ تۆ بە 25 ساڵ. دەڵێن لەم من ئافرەتە 25 ساڵە منداڵێکی دەبێت بە ناوی یەزید کە ئەو یەزیدیە کە ئێستا یەزیدیەکان نسبەتی خۆیانی بۆ لا دەدەن و هەروەها بە پێغەمبەر و بەشێکیان بە خواوەندیشی دەزانن کە خواوەندی یەزیدیەکان زۆرن، دوایی لە شوێنی خۆیدا باسی دەکەن. پاشان ئەنوەر مەعاوی ئەمەوی کە یەکێکە لە گەورەترین شخصیاتی ناو یەزیدی لە عەسری حازردا لە یەکێک لە بڵاوکراوەکانی خۆیان کە ستاشەر هەیە لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا دەڵێ ڕاستە یەزیدیەکان ڕێگێکی کۆنیان هەیە لە عێراقدا، بەڵام دەبێت بزانین کە دروستبوونی و یەکگرتنی ئەم دیانەتە و ناونانانی بە یەزیدی لە دوای هاتنی 12,000 جەنگاوەری ئەمەویە بەسەرکردایەتی مەڕوانی دووەم لە ساڵی 750 میلادی بۆ ناو منتیقەی هەکاری و هەروەها بۆ منتیقەی کورد کە بەهۆیەوە دیانەتی یەزیدی یەک خرا و هەروەها ڕێک خرا و ئەو شێوازەی وەرگرت کە ئەو زەمانە هەبوو. بەڵام دوای ئەوە گەورەترین تەئثیر ئەو قسەی ئەو پیاوەیە دەڵێ گەورەترین تەئثیر کە دروست بووە لە ناو دیانەتی ئێمەدا لەسەر دەستی عەدی کوڕی مسافر بووە کە بە تەواوی ئەم شکڵە تازەی کە ئێستا ئێمەی لەسەرە ئەو پیاوە ئەو دینەی بۆ تەجدید کردوین و هەروەها
بۆی داناوێن و ئەو ڕێگە و طریقەی بۆ گەورە کردوین. پاشانێکی کە لەو بەڵگانی کە دەبێتە پاڵپشت بۆم قسەی ئێمە کە دەڵێن یەزیدیەکان نیسبەتە بۆ لای یەزیدی کوڕی معاویە و فێرقەیەکی متەسەویفی گومڕا بوون، دوایی بوون بەم فێرقەی کە ئێستا باسی دەکەین. ئەوەیە کە خۆیان دیسان لە زۆر شوێنە قراریان کردو بۆی کە بەڵێ ئەم دیانەتە بم شێوازەیە و بم شێوازە دروست بووە. وەرگێکێک لە باحیثەکانی خۆمان بەحثێکی چڕوپڕی کردو لەسەر ئەم دیانەتە بە ناوی اليزيدية من خلال نصوصها المقدسة. ئەم شخصە کە ناوی ئازاد سەعیدە دەڵێت چوومەتە زۆر منطقەی ناو یەزیدیەکان و پرسیارم لە زۆر کەسی شخصیاتی گەورەی ناو یەزیدیەکان کردو دەربارەی ئەسڵی دروستبوونیان و دەڵێ دوای گەڕانم بە دوای ئەسڵی دیانەتیان دەڵێ زۆربەیان اعتقادیان وایە کە بەڵێ ئەم دیانەتە دەگەڕێتەوە بۆ خەلیفەی ئەمەوی کە یەزیدی کوڕی معاویە و پێیان وایە کە لێو منشەی دروست بوو. حتا دەڵێ من پرسیارم لە پیر جعفو کردووە لە گوندی بەمشوان دەڵێ لەوێ کاتێکە پرسیارم لێ کرد بۆچی بەم دیانەتە دەوترێ یەزیدی و چۆن دروست بووە، دەڵێ بەم شێوازە جوابی دامەوتی بەڵێ لە بیدایەتە ئێمە باوباپیرانمان کاتێویستیانە دەستکەن بە خواپەرستی سەیری ئەستێرەیان کردو وتیان ئەوە خوامانە، دوایی سەیری قەمەریان کردو وتیان ئەوە خوامانە، دوایی ئەوانەیان بەدڵ نەبوو هەر شتێکیان بینیوە کە گەورە بوو بێ وەکو شەمس و قەمەر وەکو شتەکانی تر وتیانە خوامانە، بەڵام دیارە بەدڵیان نەبووە. ئەڵێ دوای دەستیان کردو بە شوێنکەوتنی پێغەمبەری زەرادەشت. ئەڵێ دوای ئەوە کە یەزیدی کوڕی معاویە پێیا بووە وەکو تەجدیدکردن و ڕاستکردنەوەی تەواوی ئەدیانەکان کە شوێن طریقەی تاووسی مەلیک کەوتون کە دیارە تاووسی مەلیک شەیتانە، بەڵام ئەوان زۆر بە مقدس ێزانن بەڵکو بە محرکی ئەکوان ێزانن کە فەلسەفەکەی دەگەڕێتەوە بۆ چەند خاڵێک تۆزیشی کە باسی دەکەین. پێیان وایە کە ئەمان بەو شێوازە شوێن یەزید کەوتون لەبەرەوە کە یەزید قووەتی لە مەلیک تاووسەوە بۆ هاتووە و ئەو دەبێتە هۆکاری ڕاپەڕێنەری تەواوی جیهان. وحتى دەڵێن خی گەورە قووەت و دەسەڵاتێکی مطلقی داوە بە عەدی کە یەکێکە دیسان لە گەورە مەشایخەکانیان تا ئەوەی کە بەشێک لە کەون ڕاپەڕێنێ، حتا هەندێکیان هەر بەخوای دەزانن، هەم یەزید هەم عەدی. و دیسان خۆشەویستانم لەناو دیانەتی یەزیدیەکانە ڕۆژوویکانێ بەناوی ڕۆژی یەزید کە نیسبەتە بۆ لای یەزیدی کوڕی معاویە کە دیسان هەم باحیثە دەڵێ من چوومە لەوێ قەبرم بینیوە بەناوی قەبری یەزید و وتیانە ئەو قەبرە بەڵێ نیسبەتە بۆ لای یەزیدی کوڕی معاویە. پاشانێکی کە لە بەڵگەکانەوەیە کە لەناو مەصادری یەزیدیەکانە لەناو مەصاحفەکانیانە عنوانێک بەناوی عنوانی قسەکردنی دایکی یەزید لەگەڵ یەزیدە کە ئەم حیوارە زۆر بە ڕاشکاوی دەبێتە بەڵگە و پاڵپشت لەسەر ئەم قسەیەکی ئێمە کردومان. و پاشان مسلمانانە بەس کەسێ دیڕاستەیەکی چڕوپڕی عیبادەت و توقوساتی یەزیدیەکان بکە دەبینێ هەر هەمووی پەیوەندی و شێوازێک لە شێوازی عیبادەتەکانی دیانەتی ئیسلامی تێدا و دینی ئیسلامی تێدا بە نوێژەوە بە حەجەوە بە قوربانیەوە کە هەیەە بە زۆرێکی تر لە عیبادەتەکانەوە هەر هەمووی تۆزێک گۆڕیویانە زیاد و کەمیان کردووە، شێوازێک لە شێوازەکان تێکەڵیان کردووە تا ئەوەی کە گۆڕاوە بە مروری زەمن و پەشێکیژی کە بە ئەنقەس گۆڕاوە تا ئەوەی لە دیانەتی ئیسلامەتی و ئیلا هەرچی توقوسات و ڕموز و عیبادەتە هەیەە هەر هەمووی بە شێوازێکی تر لەناو دیانەتی ئیسلام هەیە. و ئەو کەسیشی کە دەیەوێت ڕاستیا بگاتە ئەو حەقیقەتی کە ئێمە باسمان کردو توانێ بچێ پرسیار لە خۆیان بکە و هەروە بەداداچوون بکە و کتێبەکانیان بخوێنێتەوە. دیارە یەزیدی تەنها لە کوردستانان نییە، لە چەند وڵاتێکی تر هەیە و کتاب تەنها ئەو یەک کتابە نییە کە بەدەست کەسێکی یەزیدیەوە یا ئەو مەجەلەیە کە ئێستا دەری دەکەن وەکو مەجەلەی لالیش و چەند مەجەلەیەکی تر. نا دەبێت چڕوپڕی ئەمە دیانانە لە ئەسڵ و هەروەها لە مەسادیری خارجی و سیر کاتە ئەوەی بە جوانی لیان تێبگە و زۆریش بە شێوازێکی ڕاهایی ئەترافیان بەوە کردوانی. ئێستا ئەگەر کەسێک پرسیار کە بڵێ عەدی کوڕی مسافر کێیە، هەر هەمویان یا بە خواوەندی دەزانن یا بە پێغەمبەر و ئەولیای دەزانن یا بە مجددی طریقەی یەزیدی دەزانن. ممکن نییە هیچ کەسێک لە یەزیدیەکان بە تەواوی وجودی یەزیدی لە هەموو سەرزەویە گلەیەکی هەبێت یان ڕەخنەیەکی هەبێت لەم قسەی کە عەدی کوڕی مسافر یەکێکە لە ئەولیاءەکان و کەسە مقدسەکانی ناو یەزیدی. دەی عەدی کوڕی مسافر ئەم پیاوە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ پیاوێکی ساڵح بووە، پیاوێکی دانا بووە، پیاوێکی حەکیم بووە، پیاوێکی زۆر عابید بووە کە لە ساڵی 556
هجریدا وفاتی کردووە. دیارە ئەم پیاوەکو ئیمامی ذەهەبی زۆر مەدحی دەکاوە، مەصادیری ئیسلامی هەرمی مەدحی ئەم پیاوە دەکەن کە پیاوێکی زۆر ساڵح بووە. بەڵام ئەم پیاوە ئیمامی ذەهەبی قسەیەکی زۆر جوان دەفەرمێت، ئەفەرمێ وارتد جماعة من مفسدي الأكراد ببركته. دەفەرمێ زۆرێک لە ئەتباع خراپەکانی لەناو ئەکراد هەڵگەڕانەوە و مرتد بوونەوە لە دینی ئیسلام بە هۆکاری ئەو بەرەکەتانی کە بینیویانە لە ئەدی کوڕی مسافر. کەواتە ئەم جەماعەتە ئەسلەکەی بۆ ئەو پیاوە دەگەڕێتەوە کە دیارە ئەویش کەسێکی ئەمەوی بووە و دیارە کە کەسێک ئەم بە مقدس بزانێ بە باپیدانیژی دیسان هەر بە مقدس و هەروەها بە گەورە دەزانن. و هۆکاری ئەوەی کە ئەمەویەکان هاتوونەتە منتیقی کوردی خۆمان کە ئەوە شتێکی واقعە و هەروەها یەزیدیەکانیش دان بۆ دادنن کە بەڵێ زۆرە لە ئەمەویەکان هاتوونەتە ناو منتیقی کورد. ئەوەیە کە دایکی مەڕوانی دووهەم کورد بووە و دیسان جغرافیای منتیقی کورد منتیقەیەکی شاخاویە و بێزاد منتیقی یەزیدیەکان و یەزیدیەکان ئەوە بووە بۆ پاڵپشتی و هەروەها بۆ خۆپاراستن لە جنودی عەباسیەکان و هەروەها لە گێڕاندنەوەی حکمی ئەمەویەکان. دیارە ئەوەیان کردو بە مەلجە بۆ ئەوەی کە حکمی ئەمەویەکان بێنەوە. کەواتە بە کورت و مختصری برانی خۆشەویستم، ئەسلی دیانەتی یەزیدی حرەکەیەکی سیاسی بووە، حرەکەیەکی سیاسی بووە. ئەمەویەکان دروستیان کردووە هاتوونەتە منتیقەی کوردی خۆمان، لەوێەوە بە پاڵپشتی خەڵکێکی زۆر لە کوردەکان و بە بوونی 12,000 جنگاوەری خۆیان وەکو یەزیدیەکان خۆیان دەڵێن لەوێدا ماونەتەوە. دوای بەدوای ئەوە بۆ بە حرەکەیەکی دینی کە طریقەیەکی سۆفی بووە. دوای ئەوە لە طریقەی سۆفێتیش لایەن داوە و دیانەتێکی سربەخۆیان دروست کردووە و چەند ڕموز و طقوسێکی دینی ئیسلامیان تیاماوەتەوە، بەڵام هەر هەمووی گۆڕاوە و ئەوە شتێکی حاشا هەڵنەگرێەوە بەڵگەنەویستە کە لە ڕاستیدا لە ئێستادا هیچ دینێک نییە ئللا گۆڕانکاری تێدا بووە. یعنی غەیری دینی ئیسلام کە ئەو سەرچاوەی ئەو زەمانە سەرچاوە بووە بە قورئان و حەدیثەوە، ئێستاش سەرچاوەیە، باقی هەموو دینەکانی تر گۆڕانکاری تێدایە، چ یەهودیەت، چ نەسرانیەت، چ بوذیەکان کە ئەوە شتێکی طەبیعیە لە ناو یەزیدیە دروست بوو بێت بەو شێوازە. تا ئێرە بە شێوازێکی توخود بریتی بوو لە باسکردنی دینی یەزیدی و هەروەها پەیدابوونیان و نیسبەتدانیان. ئەمما تەقسیماتەکانی تر و هەروەها زیاتر شارەزابوون لێی ئەوە پشتیوان بەخوای پەروەردگار لە دەرسانی داهاتوودا باسی لێوە دەکەین. وصلى الله وسلم على محمد وعلى آله وصحبه أجمعين. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء والمرسلين نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين. مسلمان خوش استكانم لم وانيتراك دوهم واني لباسو خواسي يزيد كان باز لچن زانياريه كي تايبت بجيان ومانو وججن وكسايتي وجماري يزيد كان دك سرتا دينا سرشوني نشتجيبون وجيغاي سركي يزيد كان چونکە لە ڕاستیە هەندێک کەس پێیان وایە کە تەنها یەزیدی لە کوردستاندا هەیە کە لە واقع داوانیە، بەڵکو یەزیدیەکان هەم لە تورکیا، هەم لە سووریا، هەم لە ئێران، هەم لە رووسیا، هەم لە لوبنان و ئەڵمانیا و هەروەها بەلجیکا و ئەرمینیا و جۆرجیا و غەیریش لە وڵاتانی ئەوروپیا هەنوو مەوجودن. بەڵێ زۆربەی یەزیدیەکان لە منطقەی کوردستانی خۆمانن و لە عێراقان، بەتایبەت لە شنگال، شێخان، باشیقا، بەهۆی ئەوەی کە مەرقەدی عەدی و هەروەها وادی لالش و بیری زمزم کە هی یەزیدیەکانە لەو منتیقایە و هەروەها لەو شوێنایە. کاتە زۆربەی زۆری یەزیدیەکان بەڵێ لە عێراقان و لە کوردستانی خۆمانان بەهۆی ئەم معبەد و هەروەها ئەم شوێنی پەرستگایانەی خۆیان. بەڵام لەگەڵ ئەوەشدا دەبێ بزانین کە ژمارەیەکی زۆری بەرچاویان هەیە لە تورکیا، بەتایبەت لە منتیقەکانی دیاربەکر، ماردین و هەروەها غازی ئەنتاب و هەروەها لە منتیقەکانی سووریا، ئەو حدودانی بینی سووریا و تورکیا وەکو عامودە و حەسەکە و قامیشلی، ئەم منتیقانە هەر هەمووی یەزیدی زۆری تێدایە و هەروەها لە ئێرانیژە هەن بەتایبەتی لە ڕۆژئاوا کە لەگەڵ حدودی کوردستانی خۆمانە کە ئەو منتیقەش دیسان یەزیدی تێدایە. ئەمە وەک بوون و شوێنی نیشتەجێبوونی یەزیدیەکان. ئەمما ئەگەر بێنە سەر ژمارەی ڕاستی یەزیدیەکان و عەدەدی یەزیدیەکان کە ژمارەیان چەندە و سەرنشینی یەزیدیەکان چەندە، ئەوە لە ڕاستیدا دەبینین جیاوازیەکی زۆر هەیە لە نێوان نووسەرەکاندا کە بە شێوازێکی بەرچاو ئەو خلاف و جیاوازی و ناکۆکیە دەبینین لە ژماردنیاندا. چونکە هەندێکیان بەپێی مەنتیقەیەک ژماردوونی، هەندێکیان بەپێی شوێنی نیشتەجێبوونیان لە شارێک لە وڵاتێک، هەندێکیان بەپێی تەواوی یەزیدیەکان لە عالەمدا، هەندێکیان بەپێی
ژمارەی زمانێک کە تایە زۆر بوون بەڵام دوای حرب و هەروەها شەڕکە کەم بوونەتەوە دوای ئەوە مەسەڵەن ژمارنێکی تری بۆ کراوە کە ئەمانە هەمووی بۆتە هۆکاری ئەوەی کە یەزیدیەکان بە شێوازێکی بەرچاو ژماردنیان قورس بێت و ئەو ناکۆکیی کە هەیە لە بینی نووسەرانە شتێکی ئاسایی و طبیعی بێ بە حکمی ئەوەی کە ئەم جۆرە گۆڕانکاریانە هاتووە بەسەر ژیانی یەزیدیەکان. بەڵام ئەوەی کە دەبێت بە جەزمی و هەروها بە تەحدیدی دانی پێدابنی ئەوەیە کە تەواوی یەزیدیەکان ئەگەر کۆ بکرێتەوە لە سەر زەویدا بە هەموو دووەلی ئەوروپا و هەروها دووەلی شەرقیش لە ملیۆنێک زیاتر نییە. ژمارەی یەزیدیەکان لە ملیۆنێک زیاتر نییە بەڵکو نزیکە لە 700,000 و 900,000 ئەو ژمارانە بەپێی گۆڕینی زەمان کە زیاد و کەمی تێدا کراوە. ئەمە وەکو هەژمارکردن و دەستنیشانکردنی ژمارەی یەزیدیەکان. بەڵام لەوەدا پرسیارێک دێتە پێشەوە کەویش ئایا هەموو یەزیدیەکان کوردن یان ئەسلی یەزیدیەکان ئایا هەمویان کورد بووە؟ کە ئەو پرسیارە ڕوونترە چونکە وەک ئاشکرایە یەزیدیەکان هەر هەمووی لە ئێستادا کورد نییە. یەزیدیمان هەیە لە ناو عەرەب، یەزیدیمان هەیە لە ناو تورک، یەزیدیمان هەیە لە ناو فارس و هەروەها لە وڵاتانی تر. بەڵام ئایا ئەسلی یەزیدیەکان هەر هەمووی کورد بووە؟ لە جوابی ئەم پرسیارەشدا دیسان لە ڕاستیدا بۆتە جێی مشتومڕ و هەروەها ناکۆکی نووسەرەکان، چونکە هەندێکیان پێیان وایە کە ئەسلی یەزیدیەکان عەرەب بوون و هیچ عەلاقەیان بە کورد نەبووە، بەڵکو هاتوونەتە ئەم منتیقانەی کوردەوە لە ترسی دەسەڵات و ستەمی ئەو زمانی کە لێیان کرا و ڕایان کردووە و جابوونەتەوە لەو قومەی ئەو زمانە کە لەگەڵیاندا بوون کە ئەویش ئیشارەیە بۆ ئەو ئەمەویانەی کە کاتی خۆی لە زمانی عەباسیەکانە هاتوونەتە ناو منتیقەی یەزیدیەکان. بەشێکی تر لە نووسەران پێیان وایە کە یەزیدیەکان کوردن لەبەرەوەی کە تەواوی یەزیدیەکان بەداسنی لە قەڵەم دراون و ناسراون. دەیداسنیەکانیش بێگومان کە قەبیلەیە بوون لە قەبیلەی کوردەکان و شاخی داسن شاخێکە لە شاخی کوردی خۆمانەکو لە شەرەفنامەی بەدلیسیە هاتووە. بەشێکی تر بۆ چوونێکی جیان دەخەنە ڕوو ئەویش ئەوەیە کە پێیان وایە زۆربەی زۆری یەزیدیەکان کورد بوون بەڵام بەهۆی قووەتی دینەکەیان تەئسیریان کردووە لە عەرەب و عەرەبیش هاتوۆتە ناو دینەکەیانەوە کە ئەمە لە ڕاستیە فکری زۆربەی یەزیدیەکان بەو شێوازەیە. لاکین لە واقعدا پێچەوانەی ئەمێ بەڵکو ئەسلی یەزیدیەکان بەشێک بووە لە عەرەبەکان کاتێک کە چوونەتە ئەو منتیقەیە وەکو لە دەرسی ڕابردوودا باسمان کرد و دیارە خەڵکی ئەو منتیقەیەش ئەو دینیان وەرگرتووە و ئیقبالیان کردووە و هەر لە سەرەتاوە خۆیان مؤسیس بوون، نەک لەوەی دینێک هاتبێ لە عەرەبەوە بە ناوی یەزیدی کە ئەو فکرێکی هەڵەیە وەکو هەندێک لە باحیثەکان دەڵێن نا طریقەیەک و دینێک لە ناو ئەو مجتەمەعاوە بە ناوی طریقەی عەدەویەکان کە مؤسسەکانیان عەرەب بووە و قدیسین ئەو طریقەیە لەلایەن عەرەبەکان بوون کە ئەمەویەکانە. بەڵام دوایی ئەمان ئەم کوردانە خۆیان بەهۆی گۆڕانی هەم کوردەکان هەم عەرەبەکان بەهۆی گۆڕانی یەک بە دوایەکی ڕۆژگار پێیان و ئینحرافیان بوون بەم فرقەی کە ئێستا هەن. کەواتە هەم هەڵەیە بوترێ ئەسلی یەزیدیەکان کوردن هەم هەڵەیە بوترێ ئەسلی یەزیدیەکان عەرەبن، بەڵکو هەردووکیان بە یەکەوە هاتوون تەئسیسی ئەو دیانەتیان کردو. بەڵام زۆربەیان بێگومان ئەو کاتە دەبێ بوترێ کوردەکان. کەواتە ئەگەر سێری سەرانی یەزیدی و قدیسی ناو یەزیدیەکان بکەی هەمویان عەرەب بوون، بەڵام ئایا ئەو عەرەبانە دەکرێن بە مؤسسی فکری یەزیدی تا بڵێ ئەسلی یەزیدیەکان عەرەب بووە؟ بێگومان نەخێر، چونکە ئەو مؤسسانە یا یەزیدە کە بێگومان مؤسسی فکری یەزیدی نەبووە، یا عەلی بن منەسافرە کە ڕزا و ڕەحمەتی خوای لێبێ کەسێکی ساڵح بوو وەکو باسمان کرد، بەڵکو طریقەیەکی سۆفی هەبوو. طریقە سۆفیەکە دوا بە دوای زەمان گۆڕاوە، هەروەکو چۆن ناوترێ عیسی عەلەیهی سەلام مؤسسی فکری نەسارای ئێستا نییە، بە هەمان شێوە عەلی کوڕی مسافر مؤسسی فکری ئێستای یەزیدی نییە، بەڵکو عەرەب و کورد بەهۆی گۆڕانی ڕۆژگار و یەک بە دوایەکی هاتنی گۆڕانکاریەکان ئەم دینی ئێستای لێپەیا بوو کە پێدەوترێ دینی یەزیدی. ئەم زانیاریانەی کە ڕابوو دەتوانی بۆ گەڕانەوە بۆ سەر مصادر و سەرچاوەکان سيري چەند کتێبێک بکەی وەک کتێبی اليزيديون والديانة اليزيدية كهي شاكر فتاحة، يعني سيري الكرد اليزيديون في إقليم كردستان، يعني كتابي شرفنامة يعني اليزيدية التي كسرت أسر داعش، يعني مثلا سيري كتابي اليزيدية يعني اليزيديون واقعهم وتاريخهم ومعتقداتهم، يعني غيري أوج لو كتبانيك لا چەند شوێنێکی ترا ئیشارەتی پێەکەین کار هەمووی دەبێتە پاڵپشتی ئەم چەند زانیاریی کە ئێستا ئەمە باسمان کرد. پاشان دوای ئەمە دێنە سەر چەند زانیاریەک دەربارەی جەژن و خۆشیە دینەکانی یەزیدیەت. تەبەن ئەو جەژنانی کە قەومین باسی ناکەین، بەڵام ئەو جەژنانەی کە دینین لای یەزیدیەکان کە چەند جۆرێکە و چەند نەوعێکە بە شێوازێکی کورت و مختصر باسی لێوە دەکەین. یەکەم لەو جەژنانە جەژنی سەری ساڵە. جژنی سەری ساڵی یەزیدیەکان لە 4 مانگی نیسانی تەقویمی شەرقی میلادیە،
چونکە تقویمی شەرقی میلادی بۆیە باسی دەکەین چونکە تقویم دوو تقویمە، تقویمێکی سێ تقویممان هەیە بەڵام دانەیەکیان هیجریەکەوە تقویمی دینی ئیسلامە، غێری تقویمی دینی ئیسلام دوو تقویمی ڕئیسیمان هەیە لەلایەن عالەمی غەربەوە. یەکیان تقویمی میلادی شەرقیە کە ڕۆژەکانی 365 ڕۆژە، یەکیان تقویمی میلادی غەربیە کە 366 ڕۆژە کە لە ژماردنی کاتەکانە عادەتەن نزیکەی 11 ڕۆژی فەرق، هەروەکو چۆن تقویمی هیجری 11 ڕۆژی فەرقە لەگەڵ تقویمی میلادی ئەو تقویمی کە ئێستا هەیە، بە هەمان شێوە تقویمی شەمسی یان تقویمی شەرقی 11 ڕۆژی فەرقە. یەزیدیەکان اعتیماد دەکەنە سەر تقویمی شەرقی. لە 4 نیسانی تقویمی شەرقیە لە هەموو ساڵێکاواتە ئەوان جژنی سەری ساڵەکەن. هۆکاری دروستبوونی ئەم جژنەوە، ئەم جژنە بۆی ئەوان دەکەن و دەگێڕن لەبەرەوەی لەو شەوەدا پێیان وایە کە دەسەڵاتی مطلق دراوەتە ئیبلیس و هەروەها دەبێ هەموو کەسەکانی و هەموو شخصیاتی ناو یەزیدی هەستن بە سەربڕینی حەیوان و بەشێکی لێ بخۆن و بەشێکی ببەخشنە. دوای ئەوە جژنێکی ترمانەیە بە ناوی جژنی بڵندە کە ئەویش لە 25 کانونی یەکەمی هەموو ساڵێکدا دەیگێڕن بەهۆی لەدایکبوونی عەدی کوڕی مسافرە کە دەبێ ئاگر دروست بکەن و هەموو یەزیدیەکان باز بدەن بەناو ئەو ئاگرا لەسەر ئەو ئاگرا و دەبێ خورما و هەروەها مێوش بکەنە ناو ئەو ئاگرە و دوایی بیخۆن وەکو تەبەڕوکێک. یەکێکە لەو جژنانی کە یەزیدیەکان هەیەە جژنی ڕۆژەی هاوینە کە ئەویش لە 11 تەموزی هەموو ساڵێکایە کە 40 ڕۆژ بەسەر یەکەوە بە ڕۆژوو دەبن کە واجبە لەسەر هەموو یەزیدیەک بە ڕۆژوو بێت جگە لە گەورەکانیان دەتوانن بە ڕۆژوو نەبن، ئەوان مستەثنان، بەڵام هەموو یەزیدیەکانی تر کە عامەی خەڵکیان پێوترێ دەبێ بە ڕۆژوو بن. دوای ئەو 40 ڕۆژە 3 ڕۆژ جژن دەگێڕن. لەو 3 ڕۆژ جژنەیە پێویستە هەر هەمویان بچن سەردانی قەبر و مەرقەدی عەدی کوڕی مسافر بکەن. لە دوای ئەوە جژنێکی تریان هەیە یەزیدیەکان بە ناوی جژنی قوربان یان جژنی حەج کە ئەویش لە یەکەم ڕۆژی جژنی قوربانی موسڵمانانە، یعنی وەکو چۆن ئێمە جژنی قوربانمانەیە ئەوانی جژنێکیان هەر بە ناوی جژنی قوربان و هەم لە عینی ڕۆژدایە کەمانە هەر هەمووی دەبێتە بەڵگە لەسەرەوەی کاستی یەزیدیەکان فێرقەیەک و تایفەیەکی ئیسلامی بوون. لەم جژنەدا یەزیدیەکان دیسان دەچن بەرەو مەرقەدی عەدی و هەروەها لەوێ دوعا دەکەن و دەپاڕێنەوە و دوای ئەوە دەچنە سەر شاخێک کە ئەو شاخەیان ناوناوە جەبەلی عەرەفات و لەو جەبەلی عەرەفاتە دیسان دەست دەکەن بە نەشید و هەروەها سرودی دینی خۆیان کە پێیان وایە بەو هۆکارە دەبێتە هۆکاری لێخۆشبوون و پاکبوونەوەیان، دوای تەواوبوونی دەگەڕێنەوە جژنەکەیان کۆتایی دێت. یەکێکە لەو جژنانی کە یەزیدیەکان دەگێڕن هەموو ساڵێ جژنی جەماعەیە کە بریتیە لە چەند جژن و احتیفالاتێک کە 7 ڕۆژ بە دوای یەکە ئەم شای و ڕۆژبەڵەکە بە دوای یەکە دەگێڕن. تێیدا گەورە یەزیدیەکان یان عمومی یەزیدیەکان ئەوانەی کە توانایان هەیە کە واجب نییە وەکو شوێنەکان و کاتەکانی تر دەبێ مانگای تێدا سەر بڕن و دەبێ خۆیان بشۆن بە ئاوی زمزم کە وەکو تونێ لە کراوە کاچ کەس پێ ئابڕوا دەبێ خۆی بشوات بەو خۆشۆردنەوە کە دوایەوە دەگاتە قەبر و مەرقەدی عەدی پێیان وایە ئەو ئاوە هەچ کەس بەری کەوێ خۆی پێ بشوات ئەوە پاک دەبێتەوە و هەموو تاوانەکانی لێ هەڵدەوەرێت. یەکێکە لەو جژنانی کە دیسان یەزیدیەکان دەیگێڕن و هەروەها پەرەی پێدەدەن ئەویش بریتیە لە جژنی خدر ئیلیاس کە ئەم جژنە لە ڕۆژی پێنجشەممەی مانگی شوباتی شەرقیە 3 ڕۆژ تێدا دیسان بە ڕۆژوو دەبن و بە تایبەتی ئەو کەسانی کە ناوی خدر یان ناوی ئیلیاسیان لە خۆناوە دەبێ بە ڕۆژوو بن و ئەو 3 ڕۆژە بەسەر یەکەوە لە ڕۆژا دەبێ هیچ شتێک نەخۆن و بە شێوازێکی زۆر ئاگاداری بن. یەکێکە لەو جژنانی کە یەزیدیەکان گوێ پێ دەدەن بریتیە لە جژنی بەرات کە ئەویش لە 15 هەموو مانگێکی شەعبانە کە لێرەدا تەقویمی هیجریان گوێ پێداوە لە 15 هەموو مانگێکی شەعبانە ئەم جژنە دەگێڕن و دەیکەنە خۆشی و شادی کە ئەسەفەن ئەم جژنە لەناو کوردی خۆمانە لە موسڵمانانی کوردی خۆمانە تا چەند ساڵانێکی کەم لەم و پێش هەبوو و یەکێک لە عەجایبی ئەم جژنەوەیە لای ئەوان پێی دەڵێن لەیلەتول قەدر کە دەبێت بمێننەوە هەتا بەیانی کە ئەم جژنانی یەزیدیەکانەگە هەچ کەسێ مقارنەی کە لەگەڵ عیبادەتانی تری کە دێنە سەری بە شێوازێکی چڕوپڕ لەگەڵ عەقیدەکەیان دەبینی کە ئەمانە هەر هەمووی بەڵگەن لەسەرەوەی کە ئەسڵی ئەم دیانەتە دیانەتێکی منحەریف بووە لە ئیسلام و دوایی بەم شێوازە مستەقیل و سەربەخۆ بوو. ئەمە وەک بەشێک لە جژنە سەرەکیانی کە یەزیدیەکان هەیەە و هەموو ساڵێک دووبارە دەبێت. لێرەوە دەچینە سەر بابەتێکی ترکاویش بریتیە لە پلەبەندی و مەراتیب و طەبقاتی دینی ناو یەزیدیەکان
طبعا طبقات ديني لناو يزيد كان حول طبقية هل طبقات قومي جانية بلام باعتباري هي مقصد لسد ديانة دكين طبقات قومي باز لكن طبقات ديني باز لكن طبقات ديني لناو يزيدها زور برنجي بيدرا وزور مهمة وهيج طبقية بوينية تجاوز كابو طبقية كتير بلكو زواجش بكا لقل طبقية كتير وبلكو هندس زاهيك كميك كدين سري أقل طبقية تجاوز كالا سر أيتر توشي دبيتو وبل أو إقابو سزانة دكرت طبقية كم كجورترين طبقية وهيك كلا باش سرك كان ناو ديني يزيدي بريتي لبابا شيخ كأويش دبي إلا لذريتي فخر الدين ملك به وأم بياوز وبيد صلاة ديني وشون بيروزكاني ناو يزيدتي قلتو تدسو بهوي أم بد صلاة أم دروا بريو وببيت الجهات أم أنجام بدريت مرتبه كتير لمرتبة دينية كان يزيدي بريتي للشيخ كأوانش شن في رقيكن الديانية مان هي شمسانية مان هي قابانية مان هي أم طبقاتنا أم سفرقة يزيد كان بيانوايا كأمانة بشكل الأخوة وبشكل الأخوة وانديان تدعي ودتوانن تصرف العالم داب كان وبشكل العالم أمان هليدا سورة إنه بأمر نهي أمان ديتو دشت طبقي كتير معناه بيدوتي طبقي بير كديار لدواي أوانوية أم طبقيش بشيخ طريقة يعني برئيسي طريقة كان تناسيته حسابي ودكتي مرتبيك وطبقية كتير لطبقات يزيد بريتيا لمرتبيك وجك كأوان بيان هواي أم طبقية لمرتبي بيغمبران وحسابي بيغمبر يعني بودا كان أصلا هروكو شون دياناتي تر بيغمبر يعني أوانش بيان هواي أم طبقية هميان بيغمبري ناو يزيد يكانوا طبقية كتير مان هي كمرتلي بيدوتي أو كسيكا نشيد دخوينته وحتى سرود بيش كلا هرشي شيني ديني لججني ولا خوشي وشادية كان وهروها لزيارتي مراقيد ولا شينا بيروزكاني ناو يزيديا أم كسانا هل دصن با خوينوي نشيد وهروها أو مصطفاني كا يزيديا كان يعني كديار أم طبقيش زور قوي بيددري وزور حسابي جيبو دكري لناو يزيديا كان باشان طبقية كتير معنى لدواء أنا طبقية فقيري بيدوتري كأوانيش با همو كسيكي زاهيدي باكي دل صافي دل باكي نجيب دوتري كوازي لطواوي خوشكاني جيان هنا بي تنها دانشتي بي بديار قرايلي وخزمت كردني طبقة كاني بيشوي آخر طبقة أو طبقة مريديني بيوتري كمريد كان بهمو خلقي يزيدي دوتري همو يزيدي كانت العموم يزيدي ولا غيري أم طبقة بيدوتري يزيدي كبيوشتي قرايلي أو طبقاني بيشوي عمت ونابي مخالفي هيجي لو طبقاني تركع حتى طبقة كانت رجبانية مخالفي صاروخو يمكن بنمونه يسا طبقي أمير كهرشي سلطة الديني ودنيوية لدى سيادتي كتب إلا لذريتي عادي كوري مسافر به أم طبقي عصمتي كامل بيدرا وبمعنى كلمة معصومة لا يزيد يكان وأصلا بيانوايا هش كسيكا مخالفي بشوكثرين أمريكا أو كاتا مالي حلال دبه ولا مقبري يزيد يكان نانجري وهروها هجر ذكري وترك ذكري تاوي بشوازيكي بيس بمريت وبشوازيكي تركراو بمريت وديسان مع روحان يجي حلال دبت ومرتدش دبت ولا ديانتي يزيدي كوكات ديسان خوين يجي حلال دبت شن كان طبقية وندد صلاتي هي أو كسيكا دمريه ورثيني أم دتواني ورثكي ببا ودتواني زورق لو نتورو عبادتاني ككراو لسريان لا بريت بكنت مختصري يزيد يكان بيان وايا سلطي مطلق دوي طاووس الملك بريتيا لم طبقه ديال طاووس الملك كإشارة ما بيكر كوات الشيطان يزيد يكان يجدور حسابي بودا كان ودي فرستن وبيان وايا كخوايا وهيك لو كساني كشؤوني سرزوي وهروها إشوكالي سرزوي رادة برينه كأوج بأمري خواه يعني سرتها خواه دوي أو ملك طاووس كملك طاووس خوشان دزان شيطانه وهو كارو فلسفي بارستني ملك طاووس بوشن خالق بشيتو رنگا بپرسی بوشي يزيد يكان ملك طاووس دا بارستن لكاتيكا بشي كان خلق مريدكي نازانه بلان بشي لطبقات كان شارزان بوي كملك طاووس وات الشيطان اي كدزان الشيطان بوشي دي بارستن دلن لبنشن هوكاري يكيك لهوكارا كان ويكا سجدين بردو بو آدم ديارك سجدين بردو بو آدم اما دليل لسر وحدانيت ويكتا بارستي خواهي پروردگار شون دلن كاتك خوا فرماني كردو بوي كآدم ملائكة كان سجدي بو برد تاكا كسي كسجدي بو نبردو إبليس بو ملك طاووس بو ديار أم كسجدي بو نبردو خواهي پروردگار اختباري ملائكة كان كردو ملائكة كان تري تاقي كردو تو كز لو تاقي كردنوا درنا شو إبليس نبي
دیارە ئیبلیس کە لەو تاقیکردنەوە دەرچووە دوا بەدوای ئەوە خوای تەعالا گەورەی کردو و بەرزی کردوێتەوە و ئیشوکاری هەموو سەرزەوی داوەتە دەستەوە. هەندێکی تریان لەبەرەوە دەیپەرستن لە ترسا دەیپەرستن، یعنی دەڵێن ئەو کەسە ئەوەندە دەسەڵاتی هەیە ئەوەندە جورئەتی هەیە دەتوانێت فەرمانی خۆی پەروەردگار جێبەجێ نەکات. یعنی دەڵێن تاکە کەسێک کە توانیوێتی فەرمانی خۆی تەعالا جێبەجێ نەکات مەلیک تاووسە، کە مادەم وایە مەلیک تاووسە سوڵتەیەکی زۆر گەورەی هەیە، دەسەڵاتێکی زۆر بڵندی هەیە، بۆیە پێویستە احترامی بگرێ و هەروەها ڕێزی لێ بگیرێ و بەڵکو بیش پەرستێ. و خاڵێکی تر لەو هۆیانی کە بۆتە هۆی پەرستنی مەلیک تاووس ئەوەیە کە ئەڵێن ئەم کەسە بۆیە لە بەهەشت هاتۆتە خوارەوە دابەزیوە لەبەر خاتری ئەوەی تائیفەی یەزیدی بپارێزێت، چونکە تائیفەی یەزیدی لە سەرزەویە زۆر تووشی نەکبەتی و نەهامەت بووە. مەلیک تاووس کاتی خۆی لە ناو بەهەشتا بووە، هۆکاری هاتنە دەرەوەی لە ناو بەهەشت. دیارە هەندێکیان دەڵێن خوا دەری کردووە تەنها بۆی ئەم ئیشە بکات خۆی حەزی لێ نەبووە، هەندێکیان دەڵێن نا دەر نەکراوە خۆی هاتۆتە دەرەوە بۆی کە تائیفەی یەزیدی بپارێزێت. هەر لەبەر ئەم هۆکارانە تەواوی یەزیدیەکان دەستیان کردووە بە پەرستنی مەلیک تاووس. دیارە دەبێ ئەوە نەشارینەوە مسلمانانم عمومی یەزیدیەکان و کەسانی کە عامین کە موریدن ئاگایان لە ئەسڵی ئەم دیانەتی خۆیان نییە. یعنی تۆ ئێستا سیر کە کەسێکی مسلمان زۆر جار کەم شارەزایە لە دینەکەی خۆی، فەکەیفە بە کەسێکی یەزیدی کە مصحفی لەبەردەستانی ئەوکو مسلمانان ئەو مصحف و نصوصە دینیانەی کە لا یەزیدیەکان هەیە هەمویان شادلاوەتەوە و تەنها ئەو طەبقاتە گەورانە نەبێ هیچ کەس بۆی نەسەیری کە و نایەڵن هیچ کەسێ بیژی خوێنێتەوە، ئەوان تەنها ئەویان لەسەرە ئەمرونەهی جێبەجێ بکەن. و وتار و فەلسفەی شێخێک لە زەمان و کاتێکە زۆر جیاوازە لەگەڵ وتار و چۆنێتی مخاتەبەکردن و قسەکردنی شێخێکی تر. بۆیە هەروەکو چۆن دینی نەسارا تەنها شکلەکەی هەیە، تەنها ئەوە هەیە کە دەتوانێت چەند قسەیەکەی بۆ ناساندنی ئەوەندە گۆڕانکاری تێدایە نازانی لە چ دەلاقەیەکەوە باسی لێ بکەی، بە هەمان شێوە دینی یەزیدیش بۆ شێوازە گۆڕانکاری تێدایە. ئەمما حەقیقەتەکەی شتێکی جەزم بێنی قسەی لەسەر بکەی یەزیدیەکان خۆیان نایانتوانیوە ساغی بکەنەوە و مەحاڵیژە بتوانن، بۆ لەبەرەوەی ئەسڵی ناکۆکیەکە لە ناو مصحفەکانە هەیە کە لە دەرسانی ڕابردوودا بە شێوازێکی زۆر چەقتر تیشک لەخەی نەسەری. تا ئێرا بابەز بێت. وصلى الله وسلم على محمد. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على أشرف الأنبياء والمرسلين نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين. مسلمانانی خۆشەویستم لە سێهەموانەی باسوخواسی یەزیدیەکان دێنە سەر بابەتێکی تازە کە بریتیە لە تیشی خستنە سەر بیرڕای یەزیدیەکان و هەروەها حرامکراوەکانیان و هەروەها چەند زانیاریەک دەربارەی کتێبەکانیان. سەرەتا دەست دەکەین بە باسوخواسی عەقیدە و بیرڕای یەزیدیەکان تا بزانین یەزیدیەکان چۆن بیر دەکەنەوە و عەقیدەیان بریتیە لە چی. کەسێک بێ بچێتە ناو دیانەتی یەزیدی و هەروەها ببێ بە یەزیدی پێویستە شایەتومان بێنێ. شایەتومانی ناو یەزیدیەکانیش بریتیە لەوەی کە دەبێ بڵێ شایەتی دەدەم کە تەنها خوا بریتیە لە ئەڵڵا و سوڵتان یەزید خۆشەویستی خوایە. ئەشهەد واحد الله یەزید حەبیب الله. کەواتە یەزیدیەکان باوەڕیان بەخوا هەیە کە ئەڵڵایە، بەڵام لەگەڵەوەی کە باوەڕیان بەخوا هەیە کە ئەڵڵایە چەند خوایەکی تریش دەپەرستن لەوانەیە یەزیدی کوڕی مەعاویە کە پێیان وایە خوایە و هەروەها عەدی کوڕی مسافر دیسان ئەویش بەخوا دەزانن کە بیدایەتی لە خۆشەویستی و دوایی کردویانە بەخوا و هەندێکیان پێیان وایە کە ئەمە ئەم عەدی کوڕی مسافرە وەزیر و هەروەها شەریکی خۆی تەعالایە حکمی ئاسمانەکان بەدەست خوایە بەڵام حکمی سەرزەوی دراوەتە دەست عەدی کوڕی مسافر و هەروەها باوەڕیان بە بوون و دەسەڵاتی مطلقی مەلەک تاووس یان مەلیک تاووس کە هەردووکیان هەر یەک مانایە کە مەوەستیان پێی شەیطان و ئیبلیسە، ئەویش وەکو خوا وایە و دەسەڵاتی مطلقی هەیە لە گۆڕانکاریەکانی سەرزەویدا. ئەمە لەبارەی خواوە. لەبارەی پێغەمبەرانەوە یەزیدیەکان باوەڕیان بە زۆرێک لە پێغەمبەران هەیە و حتا منداڵ و ئەولاد جیژیان بە ناوی پێغەمبەرانەوە ناو دەنێن، بەڵام هەموویان نا دیارە باوەڕیان بە هەندێک لە پێغەمبەران نییە و پێیان وایە کە خۆشیان پێغەمبەریان هەیە و پێیان وایە کە لە ئاخیری زەمانە پێغەمبەرێک دێ کە نەبی العەجەمی پێ دەڵێن ئەو پێغەمبەرە هەموو دیانەکانی تر نەسخ دەکاتەوە و لای دەبات و مەحوی دەکات لەسەر زەوی تاکە دیانەتێکە دەیهێڵێت و پەرەی پێدەدا بریتیە لە دیانەتی یەزیدی. لەبارەی زیندوو بوونەوە لە دوای مردن یەزیدیەکان قەناعەتیان پێ هەیە و باوەڕیان پێ هەیە، بەڵام دەڵێن لە گوندێکە لە منتیقەی شەنگار و لەوێ لە سەردەستی عەدی کوڕی مسافر خەڵک محاسبە دەکرێت و یەکەم کەس کە دەیباتە بەهەشت و هەندێکیان دەڵێن تاکە کەسێکە بیباتە بەهەشت بریتیە لە تایفەکەی خۆی کە بریتیە لە یەزیدیەکان. پاشان یەزیدیەکان باوەڕیان بە دووبارەبوونەوەی ڕۆحیانەت هەیە، پێیان وایە ئەو ڕۆحی کە لە ناو جەستەیەکا دەمرێ قابلیەتی ئەوەی هەیە جارێکی تر ئەو ڕۆحە بچێتە ناو جەستەیەکی تر کە حتا لە کتابی جەلوا هاتووە کە دەڵێ ئەگەر ویستت چەند جار دوو جار سێ جار زیاتریش دەتگەڕینەوە سەرزەوی و دووبارە لە ناو جسمێکی تردا دروست دەکەینەوە. بەڵام بە پێچەوانەی وڵاتە غەربیەکانیش بە هەمان شێوە باوەڕیان بە دووبارەبوونەوەی ڕۆحیانەت هەیە لە ناو جسمێکی تردا، بەڵام ئەوان لاشەکە دەسووتێنن. بەس یەزیدیەکان لاشەکە
ناسوتیان بەڵکو دەینێژن لەسەر شێوازی مسلمانان و هەروەها بەشێک لە شێوازی مەسیحیەکان کفن و دفنی دەکەن و هەروەها مەراسیمی ناشتنی دەکەن حتا سێ ڕۆژیش تەعزیە لەلایەن. لەبارەی نوێژ و ڕۆژ و زەکات و حەجەوە بڵێ یەزیدیەکان ئەم عیبادەتانەیان هەیە، قیبلەشیان بریتیە لە خۆر لە کاتی نوێژەکانەوە لە کاتی دوعاکردندا ڕوو دەکەنە خۆر لە ڕۆژ هەڵهاتن و هەروەها لە ڕۆژ ئاوابوون دوعای تایبەتیان هەیە و خۆشردن و دەستنوێژی تایبەتیان هەیە. و بۆ نوێژکردنیش ڕۆژی 5 جار نوێژ دەکەن یەزیدیەکان. نوێژی بەیانیان هەیە، نوێژی خۆر هەڵاتنیان هەیە، نوێژی نیوەڕۆ و عەسریان هەیە لەگەڵ نوێژی مەغریبە. لە هەموو نوێژەکانە ڕوو دەکەنە خۆر، تەنها لە نوێژی نیوەڕۆوانە بێ کە ڕوو دەکەنە لە عەرش کە ئەوش بە قیبلەیەکی مبارەک و شوێنێکی مقدسی یەزیدیەکان دەناسرێت. لەبارەی ڕۆژوو بێگومان یەزیدیەکان ڕۆژوو دەگرن وەکو لە وانەی پێشوا باسمان کرد لە جەژنەکانیانە زۆر جەژنیان هەیە کە دوای ڕۆژووگرتن دەست پێ دەکات. و بۆ هەموو کەسێک هەیە چەند ڕۆژێک بە پێی توانای خۆی بە ڕۆژوو بێ لە ساڵە حتا بۆی هەیە هەموو کاتێک بە ڕۆژوو بێ، بەڵام چەند مدەیەکی تایبەت هەیە کە پێویستە لەسەر هەموو یەزیدیەکان بە ڕۆژوو بن و چەند کاتێکی تایبەت هەیە کە پێویستە تەنها لەسەر گەورەکانیان و شێخەکانیان ڕۆژوو بگرێت. لەبارەی حەجکردنەوە بێگومان یەزیدیەکان حەج دەکەن و پێویستە لەسەریان ساڵی جارێک بێن بۆ حەج، بەڵام ئەو کەسانی کە لە خارجی منتیقەی لالشان 7 ڕۆژ بەردەوام دەبێ حەجەکەیان. ئەو کەسانی کە لە ناو منتیقەی لالشان لە 23 ئەیلولەوە تا سەرەتای تشرینی یەکەم پێویستە ئەو حەجە بەردەوام بێت و خەڵکێکی زۆر تێدا بێت بۆ بەرزکردنەوەی ئەو مقدساتانی کە تێدا و خزمەتکردنی ئەو حەجیجانی کە لەو منتیقەدا. ئەمە وەکو گوزەرێکی کورد بەناو بیرۆڕای یەزیدیەکان. گەر بچینە سەر ئەو شتانی کە حرام و محرماتە لەسەر یەزیدیەکان، ئەوە چەند شتانێکی زۆر دەبینین کە حرامە لەسەر یەزیدیەکان. بەڵام ئەگەر کەسێک بێوێ شارەزا بێت لەم بابەتانە بێگومان دەبێت بچێتە سەر ئەو کتێبانەی کە لەسەر ئەم بابەتانە قسە دەکات، نەک بیبیسێ لە کەسێکی یەزیدی، چونکە زۆر جار کەسێکی مسلمان دەبینی ئەمەل بەو محرماتانە ناکە یان بەو واجباتانە ناکە کە لە نێو دیانەتی خۆیدا هەیە. فەکەیفە بە کەسێکی یەزیدی کە زۆر شارەزای دیانەتی خۆی نییە، بۆیە زۆر بە ئاسانی دەتوانی بیبینی ئەم محرماتانە تەطبیق نەکرێت لەناو یەزیدیەکانە، بەڵام بالفعل ئەمە عەقیدە و بیرڕای یەزیدیەکانە و هەروەها لە کتوب و مەصادری مەوثوقی خۆیان وەرگیراوە. لكن تا ڕادەیەکی بەرچاو زۆربەی یەزیدیەکان پێی پابندن. لەو شتانە مثلەن کە حرام کراوە لە سەریان تفکردنە کە نابێ بە هیچ شێوازە تفکە ئیلا لە حاڵەتی زەڕورەتدا نەبێت، کە ئەگەر تفت کرد ئەوە لەو کاتا دەبێت سەوت نەیەتە دەرەوە، چونکە ئەو کاتە دەبێتە ئیهانەت بۆ مەلەک تاوس یان مەلیک تاوس. لەو شتانی کە حرامە دیسان لەسەر یەزیدیەکان بریتیە لە جلی شین، عامی خەڵک پێویستە لەسەریان جلی سپی یان جلی ڕەش بپۆشێت ئەگەر هاتوو خزمەتکاری طبقەکانی سەر و خۆیەوە بوو، یان ئەگەر توانی جلی سووریش بپۆشی ئەوە ئیشکالی نییە، بەڵام جلی شین نابێت بپۆشێت بە هیچ شێوازێک. لەبارەی خواردن و خواردنەوە چەند شتانێک حرامە لەسەر یەزیدیەکان کە دیسان دەبێت پابند من پێی و نابێت بیخۆن. لەوانە لەبارەی گۆشتەوە نابێت گۆشتی بەراز بخۆن، نابێت ماسی بخۆن، نابێت ئاسپ بخۆن و هەروەها لەسەر گەورەکانیان لە شیوخ و لە پیر و لە جەماعەت و طبقاتی سەرەوە نابێت گۆشتی کەڵەشێر بخۆن بە هیچ شێوازێک، چونکە پێیان وایە زۆر جار مەلەک تاوس لەسەر شێوازی ئەم کەڵەشێرە دێتە ناو خەڵکیەوە. و هاوکات حرامە لەسەر یەزیدیەکان لۆبیا، مەلفوف، خەس، کاهوو کە پێیان وایە کاهوو یەکێکە لە خراپترین خواردنەکانی سەرزەوی و هۆکاری ئەوەی کە زۆر ڕقیان لە کاهووە دەڵێن ڕۆژێکیان عادی کوڕی مسافیر بە بێستانێکا دەڕوات بانگی بێستانەکە دەکا کە ئەم کاهوانە بەشێکی سیر بکات یان بیخوات، دەڵێ بێستانەکەی لێ نەبوو لەو کاتە ئیزن دەفەرمێ و دەفەرمێ حرامە خواردنی ئەم کاهووە، بۆیە پێیان وایە کە نابێت کاهوو بخورێت و بۆیان هەیە ئەگەر مەزارەیەکیان بینی کاهووی تێدا بوو خراپی کەن و تێکی بدەن و هەڵیوەشێن. ئەمە وەکو خواردن و خواردەمەنی. لەبارەی دیزاین و شکلی دەموچاویان پێویستە یەزیدیەکان عمومیان سمێڵیان بێڵنەوە، خەڵکە عامیەکەی باش وایە ڕیشی بتاشێت تا ئەوەی جابێتەوە لەگەڵ طبقەکانی تر. ئەمما طبقەکانی سەرەوە کە لە دەرسی ڕابردوودا باسمان کرد واجبە لەسەریان هیچ شوێنێکیان چاک نەکەن، هەمووی بە مرسەلی بێڵنەوە و تا درێژ بێ ڕێز و هەیبەتی زیاترە لە ناویانە. پاشان یەزیدیەکان بۆیان نییە تێکەڵی هیچ دیانەتێک بن و لەگەڵ هیچ دیانەتێکا تەعامل کەن بە تایبەت مسلمانەکان و نابێت تێکەڵی نوێژی جەماعەتیان بن یا گوێبیستی بن، چونکە مسلمانەکان لەو کاتەدا بەپێی فەلسەفەی ئەوان لعنەت لە مەلەک تاوس دەکەن و بەپێی موسحەفی ڕەش هەچ کەسێ لعنەت لە مەلەک تاوسکە پێویستە بکوژرێ لە ناو ببرێت. پاشانێکێکی تر لە حرامکراوەکان لەسەر یەزیدیەکان ئەوەیە کە نابێت زیاتر لە ساڵێک دوور بکەونەوە، چونکە ئەگەر هاتوو دوور کەوتەوە زیاتر لە ساڵێک لە ماڵ و حاڵی خۆی و کاتە خێزانی بۆی هەیە شوو بکاتەوە. و هەروەها حرامە یەزیدی بە هەموو شێوازێک سەیری ئافرەتێکی غەریب بکە کە غەیری یەزیدی بێ یان قسەی لەگەڵاکا و سوحبەتی لەگەڵدا بکە. و نابێت لە مانگی نیسانە زەواج بکرێت، بۆ پێی مەلایکەتەکان لەو مانگەیە پەیوەندی بە یەکەوە دەبەستن و هاوکات نابێت لەو مانگەژە زۆر پرۆژە هەیە کە دەستی پێ بکرێت، بە تایبەتی خان و دروستکردن. پێیان وایە هیچ کەسێ لەو مانگەیە پرۆژەیەکی کردبێ یان زەواجی کردبێ ئەوە کۆتایی پێ هاتووە تەلاق کەوتۆتە ناویان زۆر بەزوودی. و هاوکات چەند محەڕەماتێکی تر هەیە لە ناو دیانەتی یەزیدیە، بەڵام لەبەرەوەی جێی ناکۆکە ئێمە تشکمان نەخستۆتە سەری تەنها باسمان لەوانە کردووە کە
جي كودنجي همولايك وهمولايك قناعتي بيتي هاوكاد لبابتي آفرتها سنبيروكو نظرية السلبي هي كرنجا همو يزيد يكان كودنج ولا سري درباري آفرت أيش أويه كبيان وايا آفرت يكيك لو جانداراني كم فامترين جاندارا وحتى بيان وايا عقلي حوت آفرت لناو عقلي كلا شيرك تا كود بيتو لناو مش كلا شيرك كود بيتو كبدنوكي بيساي غلطاتو وهاوكاد لناو يزيد يكان فرجني بوني هي بلا فرجني كي مطلق براهاي بوت هي تشنجن بيني دتواني وبتايبتي او كساني ك لطبقات ومراتب سرون لناو ديانتي يزيديه او براهي زيات البيان هي زواج بكن وبفي خواست ويستي خوان بلا من قالوانا بطلاقي بدن شكو بيان واي اگر هیچ کس لوانا افرتی کی طلاق ده هیچ کس ویني و افرته معرب کات هیچ کس لطبقي سرو تربيه هیچ کس لطبقي خوارو تربيه نابي افرته معرب کات او افرته جگر ببي مردمنته او كاتا دبيتا فتنه بو نابي به شوازك كس كذا طبقات سرو بي وطبقات جرينج ناو ديانتي يزيدي به افرتي خوي طلاق ده وهاوكاد يزيد كان بيان واي كباجنيه بلكو هندي كان بحرامي دزان لروجي چوارشمه و روز شواني جمعان جماع بكري بو بي كزور قورو كديسة أو دوشة ولا لا باشاني كي كتير لو شتاني كحرامة لسريان هناني جنيك لقل خشكي هلو كنت شون لديانتي إسلامك وكل نويدو خشك حرامة لا أوانيش حرامة وأوان ديسان بيانوايا حرامة جني برا بيني يعني جني مان بيني يعني جني كرمان بيني دواي مردنيجي يم كسانا نابي معرب كريت وحرام دبيتو تاوان بار دبي وكسي كدبي ماريان بكات تايرا بريتيبو لباس كردني وشتاني كحرامة لسر يزيد يكان بوزيات شار زابون دتواني سيري كتابي عقيدة اليزيدية أشرف هاشم يعني سيري عقيدة اليزيدية وتطورها سعيد الديوة يعني سيري مجلي لالج يعني أبلاو كراواني كخوان هياني يزيد يكان أو براستي يمشتاند بودر دكوي كبالي فعلا يزيد يكان أمشتاني لسر حرامة ونابين تخني أم بابتان بكو ليروا دينا سربا سخواسي مصحفي ناو يزيد يكان يزيد كان دو مصحفي سركي جرينجان هي بديتي لا مصحفي جلوة لقل مصحفي رش ام دو مصحفان جي تقديس وجي سيو بيخوارنا للان يزيد كان وزور باشوازي جرينج بايخ البيددن وهروها تعليماتي جيب جدك سرتا قرباسك لكتابي جلوة بكين ككتابك بريتي لا بينش فصل جماري كلمات كاني لبينصد كلمتين ابرد بالتحديدي 490 كلمه ام كتابه ضلن هي عادي كوري مسافره كفعلا راسك عادي كوري مسافر كتابي كي بلامنك او ويكي استاله بردس انا يشر بناوي جلوي بلامنك او ويكي استاله بردسي يزيد كان ضلن عادي كوري مسافر عيني ام كتابي دا وتدس فخر الدين كاميني سري بو ولم كتابه دا عشان معلوماتك كان هم گزارش لو فرماناني كملك طاووس دري كردو بو اتباعه بوشن كوتواني ديانه يزيدي باز لو دكاكا شان قوتي هي شان صلاتي هي او كساني ناوي يزيدين كين دبي شلون بن وهروها لم كتابه دا باز لقدرتي خوي تعالى كا باز لصلاتي خوي تعالى كا باز لو دكاكا روح كان دكري دوباره بنو ديسان باز لكتب السماويه كان تردكا وهروها ديسان باز لو دكاكا هج كتابك موافقي يعني هج ديانتك يعني هج قسينا وديانتك موافقي ديني يزيدي بو او بيغوان دبي وري بيقولون جيبي بدن اگر مخالف بو براسي هالبسلاو درويه وغوردراوي دين السماويه كان كخلقي غوريتي يعني شلون يم بيمانوا ديانتي نصارى غوراوه بهماشي او بيانوا هم ام ديانه انا غوراون تاك الدين كوكو خوي ما بيتو بريتيلا ديانتي يزيدي وهروها لنا مصحفات شكرا وتسرت وكلبون بخوا وباسكرنيه ويكخوا رزق ددا وديسان باسكرنيه ويكدا باحترام يم كتابه بيجيره واحترام شرائع خوي تعالى بيجيره وخلقي بابن بيبا ديني خوي پروردگار كبريتيلا يزيدي اما مصحفي جلو مصحفي كتير يعني هي بناي مصحفي رش كزورتره توزق لم مصحفه كجماري بيتكاني دغاد حوصته 50 كلمه بلام ببي او كفصلي هبي اي بيشو كان فصل يقول بينش فصل بلام ان فصلينيه او هذا شوازي غير منتظم قسكاني تدا كراو له مش وينك كان نصائح وامش غاريكي تدا ام مصحفه باز لشبابتي كي جواز دكا وقسكردن لسر دروزبوني اسمان وزوي وهروا دار ودرخت شاف وقسكردن لسر دروز كردني ملائكه شون ملائكه دروز بو وشون عرش دروز بو وشون خوي تعالى آدمی دروست کردووە و چۆن حەوای لەگەڵ یا دروست کردو لە بەهەشتا دەری کردوون و چۆن عەدی کوڕی مسافری ناردۆتە سەر زەوی و گێڕاوێتی بەناو منتیقی شامە دوای هێناوێتی بۆ لالش تا لەوێ پێغەمبەرایەتی و دیانەتی خۆی بکات و هاوکات باز لە دابەزینی مەلەک تاوز دەکات بۆ سەر زەوی تا ئەوەی کە ببێتە پاڵپشتێکی سەرسەخت بۆ یەزیدیەکان دژی نەساراکان و دژی مسلمانان و دژی ئەو کەسانی کە هەڵگەڕاونەتەوە لە دیانەتی ئەسڵی خۆیان کە مەسیان پێوەی ئەم دیانەتانە هەر هەمووی لەسەر زەوی هەڵگەڕاونەتەوە وهاوكات إشارة بو تنشيلوكي كوني پیغمبران دادات وباز لجياني چندين پیغمبر دكا وهاوكات باز لطوفاني نوح دكا وباز لو دكا كطوفانك
نزیکی 7000 ساڵ لەمە پێش بەسەر یەزیدیەکانە هاتوو. و پاشانم کتابە باز لە شریعەتی یەزیدیەکان دەکات و باز لە چۆنیەتی عیبادەتکردن و کوڕنووشبردن و پاڕانەوە دەکات، باز لە ڕۆژوو دەکات، باز لە نوێژ دەکات، باز لە حەج و چۆنیەتی سەردانکردنی قەبری پیاوچاکان دەکات، باز لە چۆنیەتی پاڕانەوە و چەندین عیبادەتێکی تری ناو یەزیدیەکان دەکات. و پێیان وایە ئەم مصحەفە بە 200 ساڵ دوای وفاتی عەدی کوڕی موسافیر نووسراوەتەوە کە تێیدا گوشراوی فەرمایشت و دیانەتی ناو یەزیدی تێدایە. لێرەدا دەبێتە کۆتایی و دەچینە کۆتایی زنجیرە باس و خواسی یەزیدیەکان کە تێیدا بە پوختی تشکرایە سەر بەشێک لە دیانەتی یەزیدی و هەر هەمووی لە مەصادیری موثوق و مەصادیری داخلی و مەصادیری خارجی ناو یەزیدیەکانەوە وەرگیراوە. وصلى الله وسلم على محمد وعلى آله وصحبه أجمعين.